هێزە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا گەماروی سەرشاری حەڵەب دەشکێنن. ئێزدیەکان لە هەوڵی گەیاندنی دۆسەی ژێنۆسایدن بە دادگای نێونەتەوەیی تاوانەکان. سەرۆکی تورکیا دەگاتە مۆسکۆ و لەگەڵ سەرۆکی ڕووسیادا کۆ دەبێتەوە. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. سلااو هیڤێن دەمە خۆش دەگەڵ کورد کۆنێکشن بەرنەمەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕاستەخوا لە کەناڵی NRT تێ وەشاندن. سەرهەڵدانین ئۆپۆزیسیۆنە سووری هێزن حکومەتە بەشار ئەسەد ژێ هەنێک ڕەندەکن باژاری حەلەبی دەرخستن لێ ترس هەیە ژێکێن خواردنی لە ڕەندەکن ڕۆژ ئاوای باژر و لەژێر کۆنتترۆلا هێزن حکومەتی دەنە. شەڕەکان لە شاری حەلەب هەتا دێت چرتت دەبێت لە کاتێکدا گروپەکانی ئۆپۆزیسیۆن بەڵێن دەدەن بە تەواوەتی ئەو ناوچە استراتیژیە کۆنتترۆل بکەن لە کاتێکدا هێزەکانی سەر بە حکوومەت بە هێرشی زیاتری ئاسمانی وەڵام دەدەنەوە. باڵیێزی ئەمریکا بۆ نەتەوەی گرتوەکان ڕۆژی دووشەممە بە نوێنەرانی وڵاتانی ڕاگەیاند کەسانی سیڤیلی حەلەب لە مەترسی بڕینی خۆراک و پێداویستەکاندان ئەگەر شەڕەکە لەو شارە بەردەوام بێت. لە کاتی ئەم کۆبوونەوەیەماندا بەهۆی شەڕەکە دانیشتوانی ڕۆژهەڵاتی حەلەب ڕێگەی گەیاندنی کەلوپەلی مرۆییان لێبڕاوە و ڕەنگە زۆر سەخت بێت هاوکاری مرۆیی بگەیەنرێتە سەدان هەزار کەس لە ڕۆژ ئاوای حەلەبیش. ئەگەر شەڕەکە بەردەوام بێت بڕوا دەکرێت سیڤیلەکانی هەردوو لای حەلەب سەرچاو بنچینەکانی ژیانیان لێ ببڕێت نابێت ڕێگە بدەین ئەمە ڕوو بدات. خاتو پاوەر دەژڵێت هیچ لایەنێک ناتوانێت بە تەواوەتی لە مەیدانی شەڕدا سەر بکەوێت. شەڕەکانی چەند ڕۆژی ڕابردوو ئەوەیان پشتڕاست کردەوە کە لە مێژەوە دەیزانین سەرڕایی هێزێکی زۆری ئەسەد رووسیا ئێران و حیزبوڵڵا لە یەکلا هیچ لایەک ناتوانێت سەرکەوتنی سەرتاسەری لە حەلەب بەدەست بێنێت تا شەڕەکە زیاتر درێژە بخایەنێت کەسانی زیاتری مەدەنی گیر دەخۆن و دەبێت نرخێکی زیاتر بدەن. بەڵام سەرۆکی هاوپەیمانێتی نیشتیمانی سووریا دەستکەوتەکانی حەلەب بە گرنگ دەزانێت. پێم وابێت ئەوەی لە حەڵەب بەدەست هاتووە نزیکە لە پەرجووە چونکە جەنگاوەرەکانمان نەک تەنها ڕوبەڕووی ڕژیمی سووریا دەبنەوە بەڵکو ڕوبەڕووی ملیتانەکان حیزبوڵڵا ملیتانەکانی ئێران و رووسیاش دەبنەوە. جا بتوانی ئەو هێزانە بشکێنیت و بچیتە قۆناغێکەوە کە ئێستاش باس لە ئازادکردنی شارەکە بکەیت پێم وابێت ئەمە پەرجووە بە هەموو شێوێ هۆکاری ئەوەش کە ئەم کارەمان پێکرا ئەوەیە کە ئێمە هێزی شۆڕژگەرەکان بڕیارمانداوە یەکگرتوو بین و بەیەکەوە کار بکەین. لە میانی هەمان کۆنفرانسی ڕۆژنامەگەری کە لە ئەستەمبول ئەنجامدرا جەواد ئەبوحەتاب سەرۆکی حکوومەتی کاتی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕایگەیاند نابێت هیچ مەدەنیەکی بێچەک زیانی پێ بگات. هەموو هاوڵاتیانی کە پێشە لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ڕژێمدا بوون ئەگەر لە ماڵەکانی خۆیان بمێننەوە و بێچەک بن دەبێت پارێزراو بن. ئەمە پەیامێکی سەرهەڵداوەکانە و من پێیان دەگەێنم پێویستە ڕێگای گەیاندنی کەرەستەی مرۆییان بۆ بکرێتەوە. لێرە لە واشنگتنیش دەمڕاستی وەزارەتی دەرەوە ڕایگەیاند پێویستە ڕێگای گەیاندنی کەرەستەی پێداویستی نەگیرێت. تاکتیکی برسیکردنی خەڵکی بە ئامانجکردنی کەسانی سیڤیل ئەمانە ئەو شتانن کە هەمووی شەرمەزار دەکەین. لە مانگی ڕابردوودا حکوومەتی سووریا ڕێگای سەرەکی کاستێلۆی کۆنتترۆل کرد کە تەنها ڕێگا بوو بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی سەرهەڵداوان لە حەلەب. نەتەوەی گرتوەکان دەڵێت 300,000 کەس لەوەی گیریان خواردبوو و ئەمەش ڕۆژهەڵاتی حەلەبی کردبوو بە گەورەترین شوێنی گەمارۆدراو لە سووریادا. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لەگەڵ شکاندنی گەمارۆی سەرشاری حەڵەب هێزەکانی سووریای دیموکرات توانیویانە بەشی هەرە زۆری شاری منبەج لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ڕزگار بکەن. ئەم سەرکەوتنە نیگەرانی هەندێک لایەنی بەدوای خۆیدا هێناوە. هێمن سەیدی شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە کاکێ من سەرەتا سوپاسی ئامادەبوونت دەکەم دەکرێت پێم بڵێ ئەم نیگەرانیانە لە پای چی کە لە ناو سووریا و لە دەرەوەی سووریاشان. سەرکەوتنەکەی منبەج جیالەوەی کە کورسایی وەزنی کوردی زیاتر بردەسەر جیاواز بوو لەگەڵ سەرکەوتنەکانی کۆبانی و گرێسپی. لە کۆبانی کورد نیشانیدا لە پێناو پاراستنی خاکی خۆیدا هەموو خۆڕاگرێگرەکە لە گرێسپی نیشانیدا کە لە پێناو گرێدانی پێگۆسڵکردنی خاکی خۆیدا حازرە هێرش بکاتە سەر داعیش. بەڵام لە منبەج دەرکەوت کە کورد ئامانجێکی گشتیتری هەیە لە پێناو بەرژەوەندێکی گشتیتردا ئەویش لە ناوبردنی داعیشە لاوازکردنی داعیشە قرتاندنی پەیوەندی داعیش لەگەڵ سنووری دەرەوە بە تایبەت تورکیەیە. بە بڕوای من کورسایی کوردی زیاتر کرد نیشانیدا کە کوردەتوان ئەکتەرێکی زۆر بەهێز بێ لەسەر زەوی و هەر زلهێزی رووسیا و ئەمریکا بەردەوام دەبن لە هاوکاری لەگەڵ کورد.
وەکو باز دەکرێت لە گرنگ استراتیژیەکانی سەرکەوتن من بچ پێکەوە گرێدان یا پێکەوە بەستنی سێکانتۆنەکەی کوردە لە ڕۆژاوە کورد تا چەندێ دەتوانێت پارێزگاری لەو پێکەوە بەستنە بکە ڕەنگە لە خۆناغی یەکەمدا من بەش نتوانێت ئەو دوانەی پێک وەسڵکاتەوە کورد ڕێگەی لە پێش بۆ ڕاستەخۆ بەرەو ئەفرین بڕوە یا بەرەو با بڕوە بەڵام لە درێژخایەندا دەکرێت بڵین تەنانەت دەتوانێت سنووری فدراسیۆنی ڕۆژاوای کوردستان بەهێزتر و بەرفراوانتریش بکات کاک هێمن هاوکاتی ئەم سەرکەوتنانە لە من بجووە لە شوێنەکانی تریش دژی دەوڵەتی ئیسلامی ئەلبەتە جموجۆڵێکی سیاسی گەورە لە ناوچەکەدایە بۆ نمونە ئەردۆغان دەگاتە مۆسکۆ سەرۆکی تورکیا و لەوێش لەگەڵ ڤلادیمیر پوتیندا کۆ دەبێتەوە پێ دوایە بە دوای ئەم کۆبوونەوەیدا گۆڕانکاریە لەو ڕەوشە سیاسیەدا بێتە ئارام تورکیە بە تەمای گۆڕانکاریە لەو کاتەرە بەر لە کودەتاکە شەرکە نێوانی دەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئوروپایی سارد بوو دوای کودەتاکە سارتریش بوو و بڕیاریدا کە خۆی لە رووسیا نزیک بکاتەوە هاوکات پەیغامی بۆ ڕوحانیش ناردووە بۆ سەرۆکۆماری ئێران کە گویا دەهەوێت لەگەڵ ئێران و رووسیا هاوپەیمانێکدا بمەزرێنێ لەویش گرنگتر پەیغامی بۆ چین ناردووە کە دەهەوێت لە هاوپەیمانەتی ئابووری شانگهایدا بکەوێت وەکو بەدیلێک بۆ یەکێتی ئوروپا هەموو ئەوانە نیشانەوەیە کە بەڕاستی تورکیا دوای کودەتاکە زۆر بەجددی بە تەمای گۆڕانی پەیوەندەکانی دەرەوەی خۆیەتی بەڵام ئەوەی کە چەندە سەردەکەوێت ڕوون نییە تا ئێستا هیچ ئەزمونێک هیچ پیشینە و ڕابردوویەکمان لە هاوکاری سێقۆڵی ئێران و رووسیا و تورکیا نەبووە لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا داخوا تورکیا سەرکەوێ من هەڕادەیە گومانم هەیە گومانت هەیە بەڵام لێرەدا یەکێتی ئەوروپا چی لێدێ بۆ تورکیا لە کاتێکا خۆت دەزانیانی هەوڵێکی زۆر ڕژدی دەدا ببێتە ئەندام لە یەکێتی ئەوروپادا یەکێک لەو هوانەیە کە پێم وایە سەرکەوتونابێ ئەوەیە کە گۆڕینی ئالیانسێکی ئاوا گرنگ کارێکی هاسان نییە ئەو هەردێ وەزنی خۆی لە یەکێتی ئوروپا کەم دەکاتەوە کە زیاتر لە چەندەیە سەرمایە گوزاری کردبوو بۆ یەکێتی ئوروپا دەچێت بەرەو شانگهایە کە هیچی لێ ڕوون نییە معلوم نییە تورکیا لە ڕێکەوتنی شانگهایدا چەندە سەرکەوتو دەبێت معلوم نییە داخوا دەگەڵ رووسیا و ئێران چەندە دەتوانێت جێگای ئەندامەکانی ناتوە و ئەمریکا بگرێتەوە یا پڕی کاتەوە بۆ خۆی بۆیە من پێم وایە کە تورکیا زۆر ئەگەرێکی لاوازە بتوانێت سەر بکەوێ و یەکێتی ئوروپاش تازە بە چاوی ڕابردوو تماشای تورکیا ناکات دوای ئەو ڕمبازێنە و دوای ئەو ئەوەستکردنی بڕیارانەوە ئەو هەڵس و کەوتە لە ناکاوانەی تورکیا و ئوردوغان گفتوگۆ یاخود دانوستاندنی پشت دەرگا داخراوەکان لە نێوان ئەنکەرە تاران هەروەها مۆسکۆ و تەنانەت بێژینگیشدا ینی پێ دوایە کارێکی وا بکە کە تورکیا پاشگەز بێتەوە لەوەی کە دەبێت ڕژێمی بەشار ئەسەد بڕوخێ بەکردەوە پاشبەزبوونەوەیە کاتێک کە سەرگی لاوڕۆف وەزیری دەرەوەی دوای رووسیا دوای کورتاکە کوتی ڕەنگە ئێمە بتوانین پەیوەندەکانمان لەگەڵ تورکیا ئاساییکەینەوە بە مەرجێکە تورکیا بە سیاسەتەکانی خۆی بە سووریەدا بچێتەوە کاتێک دوای ئەوە دەبینین تورکیا تەلەفۆن دەکا بۆ ئوردوغان تەلەفۆن دەکا بۆ حەسەن ڕوحانی سەردانی پوتین دەکا و ئەوان بە ئەکتەری گرنگ لە سووریە دەناسێنێ ئەوە ڕێک بۆ مانای پێداچوونەوە بە سیاسەتەکانی خۆیەتی بە ماناوەیە کە بیلئیجبار بەشار ئەسەدی وەکو واقعەیەک قبول کردووە بە پێچەوانەی سیاسەتەکانی 5 ساڵی ڕابردووی خۆی کاک هێمن یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ینی ئەگەر لە ئەگەری هاوکێشەیەکی نوێی وەها سیاسیدا ڕەوشی کورد لە ڕۆژاوا بە تایبەتی چۆن دەبێت و لە ناوچەکەشدا بەگشتی من پێم وایە کورد لەو قۆناغی تێپەڕاندۆگەیشۆتە خاڵێکی بێگەڕانەوە ئێستا تەنیا هێزێکە لەسەر زەوی کە یارمەتی دووزل هێزی جیهانی دەکەن کە هیچ کامێکان واتە ئەمریکا و رووسیا حاضر نین هێزی سەربازی بنێنە سەر زەوی کەواتە سەرکەوتوترین بووە زۆر بۆ تورکیا دژوارە بتوانێت رووسیا و ئەمریکا قانع بکات کە مەسەنە واز لە کورد بێنن لەو حاڵەتەدا کە بەخۆی ئێستا برایەتی و هاوپەیمانەتی خۆی نە بە رووسیا ئیسپات کردو نە بە ئەمریکا من پێم وایە لەو ئاخرەدا تورکیا یاری بە ئێعتباری خۆی دەکات دەستکەوتی نابێت بەڵام دەتوانێت کە کارێک کات کە هەندێک گۆڕانکە ئاگرەکەی سووریا هەندێک خاو بێتەوە و هەندێک ئاڵۆزەکانی سووریا کەم ڕنگ بێتەوە کەمتر بێتەوە کاکە من زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی کورد کۆنێکشن پاس بۆیش وەزیری بەڕەوانی عێراقی خالد العوبەیدی سەردانا بنگە هێفرینان یێگەیارە کرک و لەڤاندمایان کە تێژر کۆنترۆلا لەشکەری عێراقی
بنگهێک و 6 کیلومتران لە باشوورا مووسڵەیە ji destê Komana Dewleta İslamî Daeş hatiye rizgarkirin wê bê bikarînan weka bingehê hêrîşan bo girtina duan bajarê mezinê Iraqê. Ji sala 2004 were Daeş Musil girtiye. Wêneyên Associated Press diyar dikin ka çawa piraniya wî bingehî wêran bûye di şerên dawî de. Bajarê geyane bixwe hêşta di destê Daeş de ye û ew bingeh hêşta bi dibe armanca bombaranکirina wê komalê. چالاکوانانی SD و دادپارێزێکی پێشووی دادگای نێونەتەوەیی تاوانەکان سەردانی ئۆردوگایەکی پەنابەرانی ئێزدیان کردووە لە یۆنان بە مەبەستی دروستکردنی دۆسەیەک تا ببرێتە دادگای نێونەتەوەیی بنکە لە لاهای. یەک ji çalakvanan ku seredana Kampa Aleppo kir Nadia Murad bû. Li wir wê behsa dosyeya genosayda Yezidiya bû dadgeha navneteweyî ya tawanat kir. وەکە چەندە وە دو ساڵا ژش بیدایش دەسەر قەدی هاتە شغلاندن و یەکسەر وەکو شتێ چومژی دەلبێتکە ئەمە هەفت مەها ئەمەل قەدیە بدەست خۆڵەگرتە لویز مەڕە شغلێ اعتراف UN بی هاتەگرێنش پەرلەمانی برێتانیش کەنەدیش نەک جهاتی دیترژی ڕۆژ وەکە نتیجة دوي دارت كابن كاعترافات في تينا كرنو هر شغل جسر هاي كرن شوي كما عمل هاي قوت أم تركا قد يخونات من هتا شي ببين لفي كامبينيزيك 1300 يزيدي لتجين وان كاريا خواجة تندو تيجين ريخصنا دولة إسلامي لولاتين سوريا وعراق رزقار بكن لما هاشش لكلنا كان توين يكبتي خوياكر كو دولة إسلامي جينوسايد دجي كمان ياكر Those who are here اوین لور کاری بون خارزگار بکن شبرویکی و هاتنا اوروپا دا خوش جینوساید رزگار بکن و دمه من سردان عراق کرو من خواست آلیکاریا وان بکم و دادواری بجهبه گله گرینگه بو ازدیان کو جیهان ویکی وکو جینوساید ببینه شبروی چنده وان پیوستی به دوسه که قانونی هید دادگاه ناونتویا تاوانانده پرانیا قربانیا یزیدیان دنافوان صدان هزار سوری و عراقی دا راویاین یونانستانه جبو رزگار کرنا خواه شتون دو تیجین دولت اسلامی. وقتی برنشین گاله برای من خود دیار جاوه من مدی دستوی وها گردیم و جاو گریدان سجاره سری وان نزلاندن دیم سر خوی رات کروی سر خود نزلان تالی دیار جاوه من خود ساتور دانا سری سر برای من بروی درازه. ام بود 10 روزه ام دست وانده بود خدا زاد دویه گشمانه بود و خدا خلاص کرد ما خلاص کرد خدا داعش و حالت دریده درش کردیم پال دایی بود هوالا کما گو امید فلتن گوزه چما توالته گو اوین وستیا گو ازوی خلا ازوی فنا او کم و خلاص ولاتنی گرتین امریکا دوسه یزیدیا به جنوساید ناز کریه لی اوجی هشت نبوی اگر هنده کتون دو تیجین دولت اسلامی برانبر برواتیه به داوی ببه. هرز خندان دنگ امریکا و هرج دەستپێکا هێریشا داعش لەسەر شنگاڵی و دەربدەربوونا خەڵکی وێ لەوێ هاوینێ نۆژدارەکە کووردا سویدێ دەگەل چەند خۆبەخشێندی لە باجت کەندال نێزیک سولورê Sûriyê کەمپەک دانا دەکتەر نەمام غەفوری ئەنداما ڕێخستیا Joint Help for Kurdistan لە بیرەوەریە دووەم ساڵڤەگەڕا شنگاڵی میێڤانە دەنگی ئەمریکا بوو وێ ژمەڕە گوت کە ڕەوشە وان کەمپا چاوایە. حال حاضر يعني وەزەکە لە بۆ ئاوارەی ناوەخۆ بە تایبەتی یەزیدیەکان کە لە منتقەی دهۆک و ئەو زیانە زۆر خراپتری لە هاتێ لەوەی کە لە سەرەتا بوو چکە لە سەرەتا منەزەمەکانی جیهانی ڕێکخراوەکانی دیکە هەموو لەوێن دەربوون یارمەتیان دەدا ئێستا ئەو چەند مانگەی ئەخیر چکین ئەوانە برین ئاوارەی ناوەخۆنە دەبی حکوومەتی مەرکەزی بەغدایە هاوکاریان بکاتن ڕێکخراوە گەورەکانی عالەمی پاشەکشیان کردیان مەسەلەن UN لە 1970 هاوکاری خۆی قەتای کرد پارەکانە لە مانجی 2011 وەز ئیوان زۆر خراپە یعنی فامیلیوەمان هەیە عایلەوەمان هەیە لە کەمپی ئاوە تەخوازن 50 سنتیان هەبی نیو چیلۆ چای بکڕن وەزەکەی وان ئێستا زۆر خراپە پێویستی بە خواردن هەیە بەجلکێ بەس بە تایبەتی دەرمان و مەسایلی پزیشکی نەمام خان یزیدیەکان کە
تووشی ئەو کارەساتە و ئەو جنوسایتە بوون ئێستاوە ڕوو لە درەوە دەکەن ئێوەش لە درەوە هاتوونە سویدەوە هاتوونە کوردستان بۆ یارمەتیان بدەن تا چەندێک ئەوانەی کە توانای ئەویان نییە دەرچن ئێوە دەتوانن یارمەتیان بدەن لەوێ بۆ ئەوەی بمێنەوە دەزانی لە بەرچی یەزیدیەکان ڕویان لە دەرەوە کردیا لە ناومێدیە وەرە لە گەریان قسان بکە دەرێن ئەخۆ ئەگەر بێت و ینی وەز ئەمان باشبی وەز باشەکە چییە؟ هجوم نەکرێتەوە سەریان سیقە پەیابیتەوە خواردن هەبی ئاو هەبی کارەبا هەبیتن کەس ڕوو لە دەرەوە ناکاتن نەمام خان حەز نەکردۆ پێم بڵێ کاری ڕێکخراوەکانی بیانی ڕێکخراوەکانی تۆی گوتووەکان NGOەکان ئەوانە چۆنە لە هەرێمی کوردستان تا چەندێک خزمەتی ئەو خەڵکانە دەکەن وەڵی بەسەرێکی باشە و بەسەرێکی خراپە ینی ئەمن یەک لەبارە خۆم هەموو جارێ دەرێم ئەگەر ئەو ڕێکخراوە گەورانە بە تایبەتی بەشەکانی UN کە بە چەندەها سار تەجروبە و ئەوەیان هەیە دەبایە ڕێک و پێکتر ئیشێ بکەن مەسەلەن ئەو کامپەیما ئەمە لە بەرچی ئەو کامپەمان هەربژار کەس نەیدەویست بستەوێن دەر دوور بوو زەحمەت دەیگێ و ئەوەلزاری بەتەما بوو کەمپەچی مۆقەت بی ئێستا دوای 2 ساران ئەوە هەروە لەوێنە ئەو چادرانەی لەوێ دانرا چادری 6 مانگیە پارەکان پارهاوینێ باش بوو کارەبا هەبوو ینی هەستت پێ نەدەکرد ئەو سار چچین ئەوان دەرێن ئەوە ئاوارەی ناوەخۆنەوە حکوومەت دەبی یارمەتیان حکوومەتی ناوان دەبی یارمەتیان بدا کارەبا نییە لە 40-50 دەرەجەی وەرە 5 دقە لە بن ئەو چادرانەدا بنیشە بزانن لە بۆمبۆگەنیەکەی ئەتو تەحمل دەکەی نەمام خان تۆ چۆن دوا ڕۆژی ئەم خەڵکانە دەبینیت کەس ناتانی بەبێ هیوا بژێتن ئەمن هیوام هەیە و دەشزانم و ئومێدەواریشم هەرواش دەبیتن وردە وردە یەکتر دەگرن وردە وردە بە هاوکاری بەس مشکلەکە چییە دەبی هاوکاری دەرەوەی لەگەربیتن چونکین دروستکردنەوەی گوندەکانیان و شارەکانیان لە توانای واندانە ئەو شتێکی بەسەری زیدیەکان هاتیە لە کارەساتی جێنۆسایدیش گەورەترە چونکین جێنۆسایدەکانی پێشتر کە چاو لێ دەکەی خەرکەکە کوژرایە تەعەدای لێکرایە بەس بەو شێوەی نەبووە کە ویستیتیان بەڕاستی ینی لە ڕەگەوە ئەو کۆمەڵی تێک بدەن سەرۆکوەزیری تورکیا جارێکی تریش پەیمان دەداتەوە کە فەتحوڵا گولەن دادگایی بکرێت بەنالی یەڵدرم لە وتارە هەفتانەیەکەیدا بۆ ئەندامانی پارتی داد و گەشەپێدان لە پەرلەمانی تورکیا ئەمڕۆ سێشەممە گوتوێتی گولەن کە دانیشتووی وڵاتەیە یەکگرتوەکانی ئەمریکایە ئەو سزایە دەدرێت کە شایستەیەتی لە پاش هەوڵە سەرنەگرتوەکەی کودەتا لەشکریەکەی مانگی ڕابردوو حکوومەتی تورکیا سەرکوتکردنێکی بەرفراوانی لایەنگرانی فەتحوڵا گولەنی دەست پێ کردووە یەکێتی ئەوروپا و ڕێکخراوە مرۆڤایەتیەکان نیگەرانی خۆیان دەربڕیوە لەسەر ئەم سەرکوتکردانە و سەرۆکی تورکی ڕەجەب تایب ئەردۆغان سەردانا مۆسکۆ دەکە و دەبێژە کۆمبووناوی دەگەل سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پوتین دێ ڕووپەلەکنوبە دەپەیوەندیان هەردوو وڵاتاندا دیارە شەڕی سووری و کودەتایە لە دژی دەسەڵاتە ئەردۆغان پشکا مەزنە دانوستاندنانە سەرۆکۆمارێ تورکیا دی یەکەم سەردانا خۆ بۆ دەربەی وڵاتە پشتی کودەتا لەشکریە مەهابووری گەهشتا موسکۆ بهێویە ساخکردنا تێکەلیان ئالوزên هەردوو وڵاتان و پشتی خستنا بالافرا لەشکریە رووسیا لە مەها 11 ساڵا بووری لەسەر تخیبێ سووریە نزیکبوونا تورکیا ژێ رووسیا وا پێ دەچێت بۆ بەهێزکردنا هەڵویستێ تورکیایە هەم بەرپرسên ئالوز دگەل ئەمریکا و ئێکەتیە ئەوروپا لە دەما رووسیا دەخوازت باندۆرا خویا ئابووری و سیاسی دە هەرێمێدا بتایبەت لە سووریا قایم بکەت لە داخویانیەکە دهی دوشەمبێ سەرۆکۆمارێ تورکیا هێوی خواستن لاپەرەکانی یا تێکەلیان بێتەڤەکردن Ez vê serdanê wek destpêka serdemeke nû ya têkeliyên dualî dibînim. Ev destpêkeke nû ye. Me wek Tirkiya rêz û hirmet bo serok û tevahiya gelê Rûsya heye. Kudeta leşkeriya Tirkiya û cizayên abûriyên her du welatan fakterên serekî bûn bo sezkirina girjiyan herwesarê xweş kir bo hevdîtina her du rêberan. Helbet Tirkiye ketiye ber derbeyekê bi sepandina cezayê Rûsî. Bo numune not û heşt jê gişteyarên Rûsî hatine ji destan. Her wisa jî projeyên gazaxuristî û bengehê hêza navokî daêtine gîrokirin. Tirkiya bi dirêjehiya serhildana gelên Sûriya pêştevaniya opozîsyona Sûrî dikir.
هەرچەندە نزیکبوونەوەی دیگە رووسیا پێدوی بە گوهارتنا هەڵویستان لە سووریە هەیە لە ئۆپۆزیسیۆنە سووری بە ئەوەیەکی دی دبینە. ji ber vê çendê em piştrastin derbarê vê serdanê waheye bibîte derfeteka baş bû rêxistina bûçûna me geliya Rûsya. Hevdîtina her du rêberan wê guhorîna li dîv xwe bînitin ku şareza bawer dikin bandora serekî ya nizîkbûna her du welatan wê li Sûriye bit. Xalid Fetah, Dengê Amerîka. NRT, Kurdistan's #1 news channel. هاوپەیمانێتی بە سەرکردایەتی عەرەبستانی سعودیە بۆردومانی پایتەختی یەمەنی کردووە. ئەم هێرشەی ئەمڕۆ سێشەمە وەک دانیشتوان دەڵێن یەکەم هێرشە بۆ سەر شاری سەنعا لە ماوەی 5 مانگی ڕابردوودا. هێرشەکان کارگەیەکی ئامادەکردنی خواردەمەنی کرد بۆ ئامانج لە ناو سەنعادا و هەروەهاش بنکەیەکی پاسەوانانی کۆماری لە ناوچەی ئەرهاب نزیک لە فڕۆکەخانەوە. ئەم هێرشانەش وعدا دەدرێن کە بەشێک بن لەو هەوڵانەی دەدرێن بۆ دەست بە سەرداگرتنەوەی شارەکە لە حوتیەکان. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بەرپرسیارەتی خۆیان لەو هێرشە خۆکوژی کرایە سەر نەخۆشخانەیەکی شاری کوێتا لە پاکستان ڕاگەیاندووە. لەو هێرشەی ڕۆژی دووشەممەدا بەلانی کەم 7 کەس کوژران و زیاتر لە 100 کەسیش بریندارن. بەپێی سەرچاوەکان لە کوێتاوە زۆربەی قوربانیەکان پارێزەر و ڕۆژنامەوانانن کە لە نەخۆشخانەکە گرت بووبوونەوە بۆ بەشداریکردن لە مەڕاستیمی بە خاکسپاردنی بیلال کاسی پارێزەری ناودار کە لە ڕووداوێکی تردا تەقەی لێکراوە و کوژرا. ئەگەر تە بڤێ کەس نەبینە کات و بەریخوا دەچی لەسەر تەلەفۆنا خۆیان دەست چارەسەری هاتیە دیتن خۆرتێکی کورد لە تورکیە بەرچافکەک دروست کردیا توێ بەدانی بەرچاوێن خوا و بتەنێ دێ هەر شتێ ڤەشاتی لەسەر تەلەفۆنا خۆیان دەست ببینی وەرن ئەم vê vedîtinê bibînin. ئەو کێشەیەکە gelek ji me rastî wê tên çawa em nehêlin kes ekrana telefona me bibîne dema em li ber wan li ser telefona xwe kar dikin. Dahênerê Kurdê Tirkiye Celal Gocer dibêje min ev kêşe çareser kiriye. Biriya çêkirina berçavkekê ku ekrana iPhone nehînî dike. Tenê kesên wê berçavkiyê datînin dikarin ekranê bibînin. Raz dê çi pekê de ye ku dihêle berçavk bi iPhone re bête girêdan. Yani ben ilk yaptım. Min a yekem di 6 mehan de çekir. A duyem di 4 mehan de. Çekirina a siyem 2 mehan dirêj kir. û niha ez dikarim vê di 10 roja de çêkim. Rûniştvanên Bismil bajarokê Gocer serbilind bûn bi vê yekê û hin ji wan piştrast bûn ku dê ev berhem li bazaran deng vede. Telefon bembeyaz bir ekran. İçinde hiçbir şey görünmüyor. Ekrana telefonê bi temamî spî ye. Tiştek nayê dîtin. Tu nikarî kilîtan bibînî. Wî berçav da min dema min mêze kir, min her tişt dît. Eger min ev li ser telefonî hebe, kes nikare bibîne ez li çi temaşa dikem û çi kar dikim. Yani inşallah bunun hani seri üretime geçilir veya farklı bizde Ez hêvîdarim ew bi avakî berfireh bête berhemdan. Da em karibin sûdê jê wergirin û taybetmendiya wê ne name û îmêlên xwe biparêzîn. Me hin tişt hene em naxwazin kesekê din bibîne. Gocer dibêje pêwîst e ew dahênana xwe tomar bike, da mafê xwe biparêze berî ku daxa bazaran û bifroşe. Plana wî ya li pêş ew e durustkirina nan û çêpekê ku bigunce li gel li her berçavkekê da xelk karibin bi kilikekê ekrana telefona xwe veşêrin û diyar bikin. Salih Demîcer, Dengê Amerîka. هەردوو لایانی سەرەکی لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکادا پرسیاریان خستۆتە ڕوو سەبارەت بەوەی ئایا هەڵبژاردنەکان بێخەوش دەبن یان نا. وەرزێکی هەڵبژاردننی گەرم و هاندەرانەیە. دەبێ ڕازگۆ بم دەترسم ئەو هەڵبژاردنە فێڵی تێدا بێت. ئەوە ئەرچی مارگارەت جۆرگەنزە کە مسۆگەری بژاردننی هەردەنجێک بکات.
ئەو کەسەی دەڵێت ئەو سیستەمە ڕەنگە فرتوفێڵی تێدا بکرێت ڕەنگە کاتی پێویستی سەبارەت بە بەڕێوەبردننی هەڵبژاردن تەرخان نەکرد بێت. چاودێرانی هەردوو پارتی سیاسی دەتوانن چاودێری هەر بنکەیەکی دەنگدان بکەن. ماچینەکانی دەنگدان کە تۆمارەکانی ئەلکترۆنی و سەر کاغەز ڕادەگرن هەروە دەبن بە باو. ئەگەر گومان لە تەڵەکە هەبێت دەتوانن بەراوردی تۆمارەکان بکەن. ئەگەرچی هەموو وڵاتان ئەمانایان نییە. هەروەها کاربەدەستان دەتوانێت تاقیکردنەوە لە سەردەنگەکان بە شێوەی هەڵکەوت ئەنجام بدەن پێشەوەی پشتڕاستی هەڵبژاردن بکەن. ئێمە ژمارەی ئەو کەسانی کە خۆیان ناونووسی کردووە بۆ دەنگدان لەگەڵ ژماری بەرگەکانی ئامادەکراوی دەنگدان بەراورد دەکەین. پاشان چاو لە ژماری دەنگەکان دەکەین بۆ کاندیدی جۆراوجۆر تۆمارکراون و لەگەڵ بەرگەکانی دەنگدان بەراوردیان دەکەینەوە. دەنگدەران دەبێت خۆیان بناسێنن پێشەوەی بەرگەی دەنگدان وەربگرن. کۆمارەکان زیاتر جەخت لەسەر کارتی پێناس دەکەنەوە. بەڵام چەندین ئەیالەت ئەو یاسانیان هەڵوەشاندوێتەوە کە بۆ دەنگدەرانی کەمینە کەمداهات و گەورە ساڵان بەناڕەوا دەزانن و گەلێک جارانیش دەنجیان بە کاندیداکانی دموکراتەکان داوە. کارکردنی بەردەوام لەسەر ئەوە چێ ناوی تۆمار کردووە ئەرچێکی هەموو ساڵە. ئێمە هەر مانگی 30,000 بەڵگە دەخینە بەر پرۆسا بۆیە وان نییە کە تەنیا لە ساڵدا ئێمە 2 ڕۆژ بە سەختی کار دەکەین. کارناسی هەڵبژارنەکان جان فارتیر دەڵێت ئەو ناوەندانی دەنگدان خاڵێکی پەیوەندی گرتنە. کۆمارەکان زیاتر پاراستنی دەنجیان دەوێت دموکراتەکان نیگەرانن دەنگدەران دەربەهاویژرێن. کۆمارەکان دەڵێن بێسەروبەری زۆر هەیە ڕەنگە تۆ لە شوێنێک ڕا بۆ شوێنێکی تر بچی و ناوەکە دووجار هەبێت ڕەنگە نای مردووان بە خێرالا نەچن دەنگدانەکان ئالۆزیان تیادایە و کەسانی نیگەران دەکات کە خەڵکێکی بەرژەوەندی لێوەرگرن. بەڵام دەدگاکان پێشی هەوڵەکانی لایەنی پارتی سیاسیان گرتوون کە دەنگدەرانی کەمینە بۆ دەنگدان دەربەهاویژرێن. فراتیر دەڵێ یاساکان و کەرەسەی دەنگدان لە وڵاتدا جۆر بە جۆرن ئەمە نیگەرانی سەبارەت بە ئاسایش دەخاتە ڕوو. لە بناغەدا ئێمە سیستمێکی گەلێک ڕاوەمان هەیە و بەباشی کار دەکات. ئاکامەکەی ئەوەیە دەنگدەران مەبەستیانە بەڵام بێگومان لە هەندێک شوێن و ناوچەی تایبەتدا گەلێک کار هەیە ئەنجام بدرێت. هەروەها دەژڵێت بەڵام ئەگەر بگوترێت لە دەنگداندا تەڵەکە هەیە ئەوە دوورە لە ڕاستی سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. لە هاوینی لە واشنگتن گەریدایان گەشتیار بە پایسکلان گەڕان خوا دناف باجاردا دکن. لە ناو واشنگتن وەک زۆر دیمەنی دیکە ئەو پاسکی سوارە نەفەر هەڵگرانە سەرنج ڕادەکێشێ لەم وەرزی گەشتیاریەدا بە توانای جەستەیان ئەو گەشتیارانە دەگوازنەوە کە بۆ خۆشی لە دواوەی گالیسکەیەکدا پاڵیان لێداوەتەوە. من کارەکەم خۆش دەوێت گەشتیار دەگوازمەوە لە ناو دەوروبەری واشنگتۆنی پایتەخت و مۆڵەتی ئەو کارەمان هەیە و ڕۆژانەش پۆستەر و وێنەی زۆر شوێنی مێژوویم لایە و دەیدەمە گەشتیاران و زۆر حەزم لەو کارەیە لەبەرەوەی باز لە مێژوو دەکەین و هەوڵم داوا خەڵک لە مێژووی ئەمریکا تێبگەێنم. هەر شوێنێک گەشتیار ڕووی تێبکات گالیسکە سوارەکان لە نۆرەدا چاوەڕوانی کەسێکن بیگوازنەوە جارجارە هاواریشی بۆ دەکەن. منم کارە بەڕێوە دەبم و نۆرەکان بۆ گالیسکەوانەکان ڕێک دەخەم بڵێ کاسپێکی باشە و کارێکی ئاسانیش نییە پارێکی باشە دەست دەکەوێت لە کۆتای ڕۆژدا دڵخۆش دەبم شەویش باش دەنوم. واشنگتن دیسی هەرچەندە شارێکی سیاسی و گرنگە و شوێنی بڕیاردانە بەڵام شارێکی گەشتیاریشە سەدان مۆزەخانە و هەزاران هەزار گەشتیار ڕووی تێدەکەن. گالیسکەکانی ئێرەش هاوشێوەی وڵاتانی دیکەیە. لەگەڵیدا ئاشنان ئەوە تا دەبینی خەڵکێکی زۆر دەیان ناسنەوە چکە لە وڵاتەکەی خۆشیاندا هەیە دەڵێن ئەو وڵاتی خۆمانە کە لە مێژوو ئەم گالیسکانەمان هەبووە بەڵام لە واشنگتن دیسی تا ڕادەیەک ئەمە شتێکی نوێیە. لە نێو ئاپۆرای سەر شەقامەکان ئەو هەموو تاکسی ڕێبەڕێ ناکەوێت چەندین پێداویستی گواستنەوەی سەرنجڕاکێش هێشتا هیوایەک بۆ شۆفێری گالیسکەکان هەرماوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دیسی. و مایکل فەلپس بەگەڕا مەڵەوانین ئۆلمپیکان لە ڕیۆ و بە ئاوایەکی نەچاوەڕێکری بوو دووەمی بەرەکانی قۆناغای یەکی پشتی تامس کەندرس یە هەنگاری ئەوەی لە قۆناغا داوی ئیشەف بگەهنەیەک مەڵەوانە نۆهیا ئەمریکیکەی دیلەنسی ئەوژی دووەم بوو لە بەریکانیا 200 مترین مەڵەوانیا ئازاد بدوو سارا جۆنسترۆم یا سویدی. جا تا ڕۆژی هەینی داهاتوو کورتکردنێک شتێکی نوێ هەر شاد و سەرفراز بێت. خدا حافیز شەوا ببینە خۆش.